فرمو أبو دكتور نخوشي كان أنا وزوري داكا بينا ما برسلي خير بس هرتشا خريصة دكتورة والله بينا كان السرو من سبب فيه بقول السلام عليكم. بخير والله بخير شاو. كل يوم يجي أنا بقول شغلة. كل شيء وياك. يا بس أنا أقول لك تو في جوابات كده كل شيء ده. تكاتو ما بيش الله سلام عليكم. بقول بعد. السلام. ما شاء الله. خلنا مصلحة. Kujama kurbana Sanzari tembo فرمي دكتور أنت عم تشتمني ثالثي باشا تمرم فرمي شو بداية الشكاني بكن وليه بله تویشم. اما تو کش مانی؟ بله. ای باو کلی چیه؟ باو من مانی تویشم. تکون بتیانم. باشه. کافی جان. ام خوش کی تو برچیدیشان وساویشان سستانی دو برچیدگیشان سستا یکشان وساوا. بله. جامعه تو اسمم بنشتگی چی جوره خیلی نشتگی چی چارچی بکن. اما لبی چی که برچیدیش بپراتی. اینجا چه لیک فرقازان لی انسانی چارچ مکان گوز. جلي أمر زروي لقل أمر يزاد الكلام خير أحسن ممكن وشتي في يعني يدرينا إن شاء الله. إن شاء الله يعني مليان تايني بارشمت. فأول بوجود قالوا نعمل إن شاء الله. بيجان من هؤلاء يرجعات ثانية بدو. بس الشعب واجبكم أنا بارشمت. قبل بارشمت خير. صوب 28 مليون يعني 2 مليون ونيو صوب 29 صوب 6 مليون ونيو أوش لو حاول دفتر دولار يا حافظ الله استا وقتي ميوانا خوا سري أمنك بتي منك استا وقتي ميوانا خلاص إنجان. خلاص مشيت. السلام عليكم. بخير خلاص إنجان بخير. خلاص مشيت. بخير. فرم عفوا. بخير. فرم كافي جان فرم ولا شو. خلاص شيء أمل أبينم تجار بشوكاي. خارجي بفرم كده. خلاص. باش أخذ تويز لبت. باخذ خلاص إنجان. في إذنك. خلاص إنجان. شلاني كوش موصل زوزو خرافة. بالما بلاي تقول الله هتبغى شيء سيد بودي سيد بودي شيء كذا. جاب جاتهم بلاي تو فريام كوا. بالله. كركات أمل جان سبله هذي سبله. خواهد يقول إن شاء الله. شيء بمن كده بتوانامه بس هالسبب إن شاء الله لازمت عامل. خلاص إنجان. يارمتين به. كسر شكنا بيقولش ليش باته. مرتيلا كاكن نو والله بيشتغل نعمل بس أمي تولي كاكا ما داو كاري شيء زور قبل إيه نو والله باورك شغلنا خلاص إنجان
هاتون بەلای تۆ پارەت بێتێ بەقەر زۆر زۆمەموتم هانام بۆ تۆ هێناوە. ئامان گیان تۆ لە کاتێک ئاڵی کە من دینارێکم بەدەستەوە ئادەم کاتێ باوەڕ کە ساحەبی هیچ نی ئەی باشە تۆ دوێنێ پێرە بۆ سەرێکردنیان یعنی کەواتە بێئەمەد بم واللهی بێئەمەد بە نیمە چی بکەم بە سەڵات نیمە دە باشە خواحافیز خوا حافیزە بێ خوا گەورەی ئینشاڵڵا خوا گەورەی. چاوەکەم زەرەرەکە بۆ سیارە من چی گەڵاچی لێ بکەم ئەخۆی کەعەلی ئەوە نێوە ئەمەی کاک محەممەد و سلام علیکم زیاترە تو ئەمانی کۆکەرەوە لەگەڵ یاریان هەموو چەنەکە مەجموعەکەم بەری پێ باشە باش ئەوەی سامی کۆکەمە سلام علیکم. سەلام گیانە سەد چاوم سامی کۆکەمەوە شای کاکەی جان بەخێر بێ فەرم دەشەکەکە فەرمو دیانە ئەوی کەس چەنداماوە ئەمەی تر ئێ ئەمە بەخێر بێ سپاس دەکەم. فەرمو ئەمرک قوربان جان ئەوەی ڕاستیبی هاتووم بۆ لای جەناب مشکلەیەکم هەیە خوشێکم نەخۆشە وەسی زۆر خراپە برمان بۆ لای دکتۆر ئەڵێ هەردوو گوچیلەی سز بووە پێویستی بە گوچیلەیەک هەیە جا بۆی هاتووم بۆ لات کەسێ ناناسی هاوکاری بکە نەوەڵا کاکە کەس ناناس ئەگەر بکرێت جەناب هاوکاریم بکەی زۆر مەمنوتە بم وەڵی زۆر زەرورم. نەوەڵا کاکە پێمان نییە خوا حافیزی بێ ئەمە حسابەکەی کاژنێر گوتم تەواو باش کاکە من خوافیز بێ کاکە کاکە جان هەموو بۆ کۆکەرەوانە پێم وتی باش ئەمانە فێرم باوکم هەر ڕۆژەی بە ناوی شتێکەوەیان ساڵە کوڕکوێ لێرە نی ئاگا لە چێ بەسەری ئێوە ڕۆژ نییە دە کەس نایە بۆ ئێرە یەکێڵێ باوکم عملیاتە یەکێڵە ماڵم سوتاوە یەکێڵە ماڵم کاوی بۆ نازانم ئەمە چیە بخەڵکە ئەمە تازە فێر بە من تۆ تەرک ناکرێت واز لەوانە بێنە با حسابەکەی خۆمان حسابەکە بکە بۆم حەزی لە یاریە؟ ئەبوو نەچی سوار بی؟ دەرچە سەرکەوە دەی ڕاکە دەی ڕاکە یاخوا ئەو دەستانە خۆش بێ دڵی ئەم ناڵانە خۆش کرد. شنەجیان مناڵ سەرۆتێکی گەورەیە جا چەند دڵیان خۆشکەی هێشتا کەمە جا ئیتر مناڵی خەڵکی بن هی خۆمان بن کێشە نییە. باشە سۆران تۆ پێم ناڵی ئەو دایک و باوکانە چۆنیان دڵی ئەو مناڵانە نەخەنە سەر ئەو شقامانە؟ شنە هەڵبەت ئەو مناڵانەش دەست کورت و کەم دەرامەتن بۆی ئاوایان نێرنە سەرجا دەکات بەڵام شنەجیان کە ئەیان بینم دڵم پێیان نەسووتێ حەزەکەم دایمە هاوکاریان بکەم یارمەتیان بەم. هەرە درەنگ نێ نەڕۆین دەستە سۆران با لێ هەڵاگیری مناڵەکانی ئێ دێڵە
ئەم کاتەدا باش ئەم کاتە باش قوربانە و نەخۆشی هێنایە وەزعی زۆر خراپە ئەوەی کرد بۆچی لێ گورچیلەکەی ئەو برای نهاتەوە وەڵڵاهی نازانم حساب چوو نەشاتەوە نازانم خەڵکی زوێ وانێ یاژەکەتان ناوەتی وانە باشە باسە دانیش فەرموو سۆران بەخۆ ئەم گەڕانێم ڕۆمان زۆر خۆش بوو ئەوم نەچم لەو دیە خۆم تر دەگاوشتی بین نەچێدایخی باشە باشە باش دەبڕۆ مالی دەکەویسێ وەڵام وەردە داناگرسێنم ئەسم لۆ کزەکە داگرسێنم کارباش هاتەوی کوژێنەوە جیلانجان چۆنی سێکە جوانترین بڵم دوێناوی پێ چۆنە دەستی خۆش بێکە بڵهێنەوە بەڵام من بڵم ناوێت لێ چاکمە شیلانجان خەفە لە هیچ شتێ مەخۆڵە قوربانی چاوم باشە دادەگیان ئینشاڵڵا بێوەکو ئەم گوڵە ڕووگەشت بێت خوا نەخواسە هەر شتێکیش بوو داتەگیان من ئامادەم هەردوو کوچیلەی خۆم بەمێ خوا گەورەیە کاکە گیان گوچیلێ تۆ بۆ من نابێت تۆ شەکرەتە شیلانجان سەد جار بێوتی ئاق گیانبیری لێ مەکەرەوە هەزارها کەس نەخۆش بوو چاکیش بوونەتەوە بە قوربانی چاوم باشە بە قوربان باشاگە مردم چین بۆکە شیلانجان ئەوە تۆ خەفەتم بیتێ بە قوربان جارێکی قسەی وا بکەی لێو عەزەم ها باشە دەبیکرە کوڵەکەش دەی هەسەوا بشینە ژوورەوە
مرحبا کاکەی جان زەحمەت نەبێ ڕقمی خەسنایی تەواوی چەندە؟ قوربانتان فریان کەون وەزدان زۆر خراپە هەریا بوراونەتەوە بێ باوکم دەی بگەن گیان شیران خان سای لەگەڵ کردەوە کاکیوە ئەو ڕستمە چۆن خەزم بکەم لە سەیڤیکە ئەو فایدە خەزم چی بشیە چیە نانی چیە چنە ماڵەوە نا پێستەکە چنێ چاکە دیتە ئەگەڵی چنە ماڵەوە شۆ خەتخانە کاکیوە ئەوە چی بووە؟ هیچ نییە کاکیوە
دکتۆر جان بە قوربان خوشەکەم چی بەسەراوە؟ تۆ چی دیار؟ چون کە زیادەتی نییە هیچ ناوچاکەڕەوە بزانم چی بەسەراتەوە. خوشەکە وەستی زۆر خراپ بوویشە لە کارمەندەکانی خەستەخانە گوچلێکی پێ بەخشی. پاش دەشتەگیریی گەورە توانیمان ئێستاش بەستە داشت و مشکلم نییە ینی باشە. دکتۆر جان نازانم چی بۆ بکەم. سلمات مەکە. بەدەستی ئەو کارمەندە ماچکە گوچلەکەی پێ بەخشیوە. دکتۆر جان بە قوربان ئێستا لەکوێیە؟ ژووری ڕقەمتە. زۆر سوپاس. بڕۆ. چۆنی کاکەی جان؟ ئەو کەسێک گوچلەکەی بەخشی لەکەم ژوورەیە بە قوربان. دە باشە زۆر سوپاس. سلام علیکم. حاجیان چۆنی؟ ئەم نەخۆشە چی تۆیە؟ کوڕما. یاڕەبی خوا لێت نەسێنێ. چاکێکی لەگەڵا کردوین تاماوی لە بیرمان ناچێتەوە. کاکەجان خوشکەکە وەزعی زۆر خراپ بوو. ئەگەر ئەم برادەرە نەبووە ئەمرد. ڕاستەکەی ماڵیانەوە بێ من لە ژیانمە لە شاکەیان دەرناچم نەکرد خوشەکەمی لە مردن ڕزگار کرد بەڵکو هەمومانی لە مردن ڕزگار کرد. کاکی خۆ کەسی باش ماوە ئەلحەمدولیلا مەیکەکە لەو کەسە باشانە. چاوەکەم ئەگەر یارمەتی من حەزەکەم دوو قسەی لەگەڵا بکەم. کاکە وەڵڵی وەزان وستووە. ئێدە باشە باید بیناسم. بەس هەوڵی نەسێنی. باش. منە بێ بڕۆم بەس بە ئەو کتێبەتان لابێت چونکە کتێبێکی زۆر بەسوودە بۆ فێربوونی بەرنامەکانی کۆمپیوتەر. زۆر باشە بەسێن کڕیتە. من پێویستم پێ نەماوە بەس بالاتان بێ لە ماڵەوە بیخۆنەوە. بەخوا هەروە نابێت. چەندێک کاڵ پارەکەی بۆمە. نەبا بە پارەی چی بۆ ینی نابێ برای خۆ کتێبەکە باتێ بە دیاری فەرموو. منە بێ بڕۆم خوا حافیزان بێ. وەرە کاکە وەرە. بەڵ چوار ڕووی. ئەمە چییە؟ کاگامان جۆ کاکی وایە لە کۆمپیوتەرەکە لەگەڵ خۆمانە. تۆ بێدەنگ بە. جۆ بگرە. جاریچکە بۆی شوێ قسەی لەگەڵا نەکەیت یەکێشتی ئەو کتێبم بەرەوە. بیکرۆ کتێبەکە. جا کاکە تۆ زایمە چیم و تۆ خۆتت تووڕە کردووە؟ بڕوا بکە من وەکو خوشی خۆم سەیریەکەم لەو دەوری کۆمپیوتەرا بە یەکەوەی. کاکامان لە دەورەکە گەڵ خۆمانە. پێویست بە مناقەشە ناکە. فەرموو خوا حافیزی بێ پێم ناخۆشە قسەی لەگەڵا کردووتەوە. فەرموو دەی. زۆر سوپاس. با بڕۆین. ئێمە مرۆڤەکان زۆر جات فەم بە تاریکیوانی. کاکە لەکوێی؟ داوای بۆ کاکە لە باچەمە باش. فەرمان بڕۆ. کا حاجیان من هەرگیز لە چاکۆ پیاوەتیەوە دەرناچم. سەردانێکی خوشکەمە کەم و بەپەلە ئەگەڕێمەوە بۆ لاتان. باشە؟ خوا حافیز بێ. ببەگیان چۆنی؟ چاکم. باشە بیشەڵە. چەکەم؟ ئەتی چۆنی ماڵەکەم؟ باشی؟ باش. ئەی کۆ دایک و باوکم؟ ئیسا چم بە شوێن دایک و باوکدا ئێنم بۆ لە باشە؟ شیلای جیان وەزە چۆنە؟ لەخوا بەزیابێ نەجاتێ لەخوا بەزیابێ. ئەوە ڕەفیقمە. دادێکیان بەخێر بێ. چی پێویستە لەم دنیاە بۆ بکەم؟ هیچم پێویست نییە. دایجان لەخوا بەزیابێ لەو مشکلەیە نەژاتانە. لەخوا بەزیابێ. دایجان برادرێکم وەزعی ماڵیان زۆر خراپە. سەردانێکیەکەم و ئەگەڕێمەوە بۆ لاتان. زۆر چەند. باشە شیلای جیان بێخەم بە ئەگەڕێمەوە بۆ لاو. دەم خوا حافیز. خوا لەگەڵ. هەموو کاتێکە باش. ئەو مناڵانە وەستان چۆنە؟ وەڵا شکر باشە مناڵەکان وەزعیان زۆر باشە. باشە تۆ سەردانیشم بکەین. فەرموو. لە چۆم چی بووە؟ چیمە؟ لەخوا بەزیابێ وەزعتان زۆر باشە. بێخەم بە. وەزن زۆر باشە لەخوا بەزیابێ.
کاکە شکور هەمووتان باشن بە خێزانی لێرن ئەم برا بەرەزە ئێوەی هێناو بۆ ئێرە لە ماڵەوە غاز لیاون ئەم کاتێ باش وەست ئەم شۆڕە زۆر باش باش کچی باش چۆنی؟ باش باشیت ببینی کنە باش برای مدیری شامت نیست روزن باشه زور چک چونن چونی با کنید باشی عبی خانجان توز نستوى قلتنا باشي تۆزێکی تر لەگەڵ دای و بابا چنەوە ماڵەوە باشە؟ دەخوا بە زاویە وەسە زۆر باشە ئێستا باشم شکر باش بەس بەڕێز تۆ چۆن لەگەڵ ئێمە هاتی و بەڕاست چۆن نەزانی و پێویست ناکە ئەو واژبێکی خۆم بوو بەجێبێنە خوشکور باشیت دکتۆر نامرم نه ئینشەڵڵا باشن هەمووتان باشن مناڵەکانیش باشن تۆزێکی تر هەمووتان لە خەستخانە دەرەچن بۆ ئەمان لێ هاو شیرین جان ئازارت هەیە؟ سلام علیکم. علیکم السلام بخیر. سلام بخیر بینیان بخیر بین سەر کاک سۆرانجان ئەوە دایکمە و ئەوە شیلانی خوشمە خۆشحاڵم زۆر قسەکەم چۆنی ئێستا باشتری چاگەبی ئینشەڵڵا خۆش بخەوە دایان ئێمە قەرزاری ئێوەین کوڕەکەی ئێمەی لە مردن ڕزگار کرد وەیە بڕیارم ماوە لەمڕۆوە مەسرەفی خەستەخانە و هەرچی بژێوی ژیانتان هەیە من لە ئەستۆی بگرم سپاس منیش گەورەترین خەڵات پێشکەش بە کاکە ئامانجیەکەم